لە بنیادنانەوەی یەکێتیەکەی مام بۆ پشتگوێ خستنی هاوڕێکانی مام. 8 تەمموز لە نێوان شانازی و کودەتادا. دروست 2 ساڵ پێش ئێستا کۆمەڵێک ڕووداوی ناوخۆیی هەناوی یەکێتی نیشتیمانی کوردستانیان هەژان و سەرلەبەری کاری ڕێکخراوەی یان گۆڕی. ئەو ڕووداوانە ئەو کاتە بوونە هۆکاری دوورخستنەوەی باڵێکی دیار و بەرچاوی ئەو کات کە پێیان دەگوترا باڵی لاوریەکان. ئەمڕۆ 8 تەمموزی 2023 2 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕووداوەکانی 8 تەمموزی 2021دا. ئەم ڕووداوە سیاسیە بە یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی ناوکایی سیاسی هەرێمی کوردستان دادەنرێت لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا. بەو پێی لە کۆنگرەی چواری حیزبەکەدا کە یەکەمین کۆنگرە بوو بەبێ مام جەلالی ڕابەر و دامەزرێنەری ئەو حیزبە بەسرا. بڕیاردرا کە یەکێتی لە پەرتەوازەی دوای مام جەلالەوە بکەنەوە بە حیزبێکی بەهێزی یەکگرتووی نوێ. هەمووان چاوەڕێ بوون کە یەکێتی کۆنگرە ببەسێت و ڕەباڵی بکرێتە یەک باڵ بۆ خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی لە ژێر پەنجەی باڵباڵێن ڕزگار بکرێت. کۆنگرە بەسرا و لە سکرتێریەوە بوو بە 2 هاوسەرۆکی لە 45 سەرکردایەتی و داندامی یەدەک و جگە لەوانەی لە حیزبی دیکەوە هاتبوون بە سەرکردایەتی دامەزران و بە 120 سەرکردایەتی هەڵبژێردراوی دەنگی ئەندامانی کۆنگرە جگە لە 3 ئەندامی دیکە کە بە تەسکیەکران بە ئەندامی سەرکردایەتی و ئەنجومەنێکی باڵای سیاسی دامەزرا کە پێک هاتبوو لە 1 سەرۆک و 7 ئەندام. دوای ئەم کۆنگرەیە ئەندام و لایەنگرانی یەکێتی بە گڕوتین و گەشتبینیەوە چاوەڕێی دووبارە دروستکردنەوەی یەکێتیەکەی مام بوو کە بە درێژایی بە ڕێوەچوونی کۆنگرە بانگەشەی بۆ دەکرا و کۆنگرەش هەر بەو دروشمە بەسرا. ڕوخسارە تازەکان و سەرکردە گەنجەکانی یەکێتی نوێ بە گوتەی خۆیان هاتبوون ئەو برینانەتی مارکەن کە سەرکردە و شۆڕجێڕەکۆنەکانی یەکێتی خستبیانە جەستەی ئەوە حیزبەوە بۆیە هەرزوو سەرکردە کۆنەکان پەراوێزخران. ئەم ئومێد و چاوەڕوانیەی چاکسازی کۆنگرەش زۆری نەخەیاند و هەرزوو بەشێک لە سەرکردایەتی و کەسانی نزیک لە هەردوو هاوسەرۆک دەستیان کرد بە باڵباڵێن و هەڵپەی پۆست و پلە و ئیمتیاز. هەندێک لەو کەسانە بە نەشارەزایی و کەم ئەزموونی خۆیانەوە دۆخێکیان دروست کرد کە هەز بەلایەنداری هەردوو هاوسەرۆک بەجیا دەکرا. ئەمەش دەواازەی سەرەتای ڕووداوەکانی 8 تەمموز بوو. ئەمە جگە لە قوڵبوونەوەی کێشەی خێزانی لە نێوان ماڵی ئیبراهیم مەحمەد و شێخ جەنگیدا. ئاڵوگۆڕەکەی 8 تەمموز بە دروشمی چاکسازی و پاکسازی دەستی پێکرد و هێزەکانی یەکێتی خۆیان بۆ باڤڵ تاڵەبانی یەکلایی کردەوە و دەستکرا بە پاکتاوکردنی دام و دەستگا ئەمنی و سەربازیەکان. بانگەشەیەکی بەهێزی ڕاگەیاندن دەستی پێکرد بە ناوی یەکێتی نوێوە. ئەگەرچی لە کۆنگرەدا دروشمەکە ئەوە بوو کە یەکێتی بگەڕێتەوە بۆ یەکێتەکەی مام، بەڵام هەرزوو هاوخەبات و هاوڕێکانی مام جەلال جارێکی دیکە پشتگوێ خران. حیزب لە فرەیەوە کرا بە حیزبی یەخێزان. پەیوەندەکان لەسەر ئاستی حیزبەکانی هەرێم تێکدرا. جگەلەوەش سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی لەسەر 4 پرەنسیبی سەرەکی ڕێکەوت بوون. ئەبوو ئەنجامدانی 8 تەمموز کە یەکێک لەو خاڵانە بریتی بوولەوەی حیزب بخرێتە سەر ڕێگا ڕاستەکەی خۆی و دوورکەوتنەوە لە تاگڕێی و تاکبڕیاری و یەخستنەوەی سەرجەم هێزەکان و شەفافیەت لە داهات و بەڕێوەبردندا. بەڵام دوای 6 مانگ ئەم ئامانجانە گۆڕان بۆ داخستنی نادی و باڕەکانی سەرچنار و پلان و استراتیژیەتی حیزب کورت کرایەوە بە جۆرێک سەرۆکی حیزب لە دەست بەتاڵیدا وەک ئەندامێکی لیژنەی قایمقامیت مامەڵەی دەکرد. لە تەواوی ماوەی ئەو 2 ساڵەدا سەرۆکی یەکێتی گرنگێکی زۆری بە هێزە ئەمنیەکاندا و کۆمەڵێک کارکتەری نوێی هێنایە سەر ساحەی سیاسی و ئەمنی سلێمانی. گرنگی دانەکەش بە جۆرێکە زۆرجار لە کۆنتڕۆڵ دەردەچێت و ڕووداوی نەخوازراوە بە دوای خۆی دادەهێنێت. ئەمڕۆ دوای 2 ساڵ لەو ڕووداوانە جارێکتر بەرپرسی یەکەمی حیزبەکە لە نێو هێزە ئەمنیەکاندا و لە مانۆڕێکی سەربازیدا لە سلێمانی دەرکەوتەوە و بەدەستی ڕاستی ئاماژەی بۆ سەرکەوتن کرد. هەموو ئەمانەش لە کاتێکدایە تا ئێستایەکی توی نوێ پلان و استراتیژیەتی نییە بۆ هەڵبژاردنەکانی چەند مانگی داهاتووی هەرێم و دیارنی ئاخۆ سەرکردە ناڕازی و ناکۆکەکانی یەکێتی دەگەڕێندرێنەوە یاخود نا. چونکە لە کۆتا هەڵبژاردنی عێراق و لە دوای 8 تەمموز یەکێتی خۆی تاقی کردەوە و تەنها لە شاری کەرکووک کە بەجێ نفوسی ڕەهای یەکێتی دانەرا 3 کورسی پەرلەمانیان لەدەستدا.